ئێوە دەزانن کە ڕۆژێک و لە یەک کادا و پێکەوە 21 فیل هاتنە سەر ئەم پردا. چیرۆکی ئەم پردا زۆر سەیر و تایبەتە. ئەگەر ژنێک نەبوایە ئەوە کەس ئەمەی نەدەبینی و ئەگەر بێت و سەردانی نیویۆرک بکەیت و نەیتە سەر ئەم پردا وا نەزانی کە نیویۆرکت بینیوە. من ئێستا لەسەر گەورەترین شاکاری ئەندازیاری سەدەی 19 ساوم پردی بروکلین. ساڵی 1883 دوای 14 ساڵ کارکردنی بەردەوام و سەخت پردی بروکلین بە فەرمی کرایەوە. لەو سەردەمەدا ئەمە درێژترین پردی هەڵواسراو بوو لە جیهاندا، بەڵام دروستکردنی ئەم شاکارە باجێکی قورسی هەبوو. ئەندازیاری سەرەکی پردەکە جۆن ڕۆبلیک پێش ئەوەی دەست بە کارەکە بکات گیانی لەدەستدا. واشنتۆن ڕۆبلینگی کوڕی ئەرکەکەی گرتە ئەستۆ، بەڵام ئەویش بەهۆی نەخۆشی و کارکردنی زۆری لە ژێر ئاودا تووشی ئیفلیجی بوو. دوای ئەمیش ئیملی ڕۆبلینکی دایکی کارەکەی تەواو کرد، یەکەم ژنە لە مێژوودا سەرپەرشتی پرۆژەیەکی وازە بەلەح بکات. یەکێک لە شتە سەرنجڕاکێشەکانی ئەم پردا ئەم ڕێگادارینەیە کە خەڵکێکی زۆر بەسەریدا چۆ دەکات. لێرە ترسی قەرەباڵخی و ئۆتۆمبیلت نییە، لە هەمووشی گرنگتر تەماشای ئەم دیمەنە جوانەی نیویۆرک دەکەیت. کاتێک پردەکە کرایەوە خەڵک دەترسان و متمانەیان پێی نەبوو، پێیان وابوو لە هەر ساتێکی قابیلی ئەوەیە بڕوخێت. بۆ سەلماندنی توندوتۆڵی پردەکە پیتی بارنۆ کە یەکێک بوو لە بازرگانە بەناوبانگەکانی سێرک لەو سەردەما ساڵی 1884 لە کاروانێکدا 21 فیلی گەورەی بەسەر پردەکەدا بەڕێ کرد. ئیتر لە دوای ئەوە خەڵک متمانەیان پێکرد. چیرۆکە پڕ لە سەیر و سەمەرەکانی ئەم پردە زۆرن. ساڵی 2006 لەو کاتەی کرێکارەکان خەریکی چاکردنەوەی پردەکە بوون، لە پڕ پەناگەیەکی نهێنیان دۆزیەوە کە دەگەڕایەوە بۆ ساڵانی شەڕی سارد و بۆ هێرشی ئەتۆمی ئامادەکرا بوو. 352,000 پارچە پسکیت و بەتانی و کەلوپەلی پزیشکی و ئامێری خاوێنکردنەوەی هەوا و بەرمیلە ئاوی گەورەی تیادا بوو. پردی بروکلین کە منهاتن و بروکلین پێکەوە دەبەستێتەوە، ئێستا شێکێکە لە شاکارە هەرە دیارەکانی ئەم شارە. ڕۆژانە زیاتر لە 100,000 ئۆتۆمبیل و هەزاران پیادە بەسەریدا تێپەڕ دەبن. سەرڕای تێپەڕبوونی 143 ساڵ بەسەر دروستکردنەکەیدا ئێستاش شاکارێکی مەزنە و هێشتا بە پێوە وەستاوە. توانانەخی نێردراوی 964 نیویۆرک.